ئاڵتوونی سپی بارودۆخی جیهان هەڵدەگێڕێتەوە. کاتێک باسی دەوڵەتانی ئەمریکای لاتین ئەکرێ، تەنیا خەیاڵمان بۆ لای تۆپی پێ و هەوادارانی تۆپی پێدەچێ. بەڵام لە داهاتوویەکی نزیکدا ئەمە گۆڕانکاری بەسەردادێ. ئەم دەوڵەتانە کە بۆ ماوەیەکی زۆرە پەراوێز خراون، گەنجینەیەکی تێدا دۆزراوەتەوە، هێندە بە نرخە بە پارە مەزەندە ناکرێ. ئەمان ئەو دەوڵەمەندیەی پێدەبەخشێ کە نەوت بە زۆرێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەخشی. بەتەنیا دەوڵەتانی ئەمریکای لاتین خاوەنی ئەو گەنجینەیە نین. ئەفغانستان بڕێکی زۆری هەیە. ئەگەر بە باشی مامەڵەی لەگەڵدا بکەن، دەبێتە یەکێک لە دەوڵەتە بەهێزەکان. هیچ گومانی تێدا نییە لە داهاتوودا جەنگ لەسەر ئەو گەنجینەیە هەڵبگیرسێنرێ. کەواتە ئەو گەنجینەیە چییە کە بە ئاڵتوونی سپی ناو دەبرێ؟ کانزایی لیسیۆم یاخود ئاڵتوونی سپی. تەواوی جیهان چاویان لەسەرەتی. بارەمێنانی وزەی هەرزان لێوەی، هەروەها چارەسەری چەندین نەخۆشی بەهۆیەوە. ئەگەر بتەوێت بە دوای زانیاریدا بگەڕێی لەسەر لیسیۆم، تووشی هیچ ئاسەنگێک نابی. لەوانەیە لە کاتی سیرکردنی ئەم ڤیدیۆیەدا بەدەستەوە بێت. لەبەرەوەی تەواوی پاتی مۆبایل و کۆمپیوتەر لە لیسیۆم دروست کراون. بەڵام ئەو بوارەی زۆرترین بەکارهێنانی لە خۆی گرتووە پاتری ئۆتۆمبیلە. زانەکان لەو بڕوایەدان لە چەند ساڵی ئایندەدا ئۆتۆمبیلی بەنزین بە تەواوی نەمێنێ. لەبری ئەوە ئەو ئۆتۆمبیلانە جێگای دەگرنەوە کە بە پاتری کارەبایی کار دەکەن. ئەمەش مانای ئەوەی ئەو دەوڵەتانەی خاوەنی کانزای لیسیۆمن بەختێکی باشیان دەبێ. ئەم کانزایە بە ڕێژەیەکی زۆر لە بۆلیڤیا و ئەرژەنتین و چیلی و تەواوی وڵاتانی ئەمریکای لاتیندا هەیە. ئەم دەوڵەتانە بەشی پێداویستی هەموو ژیانیان هەیە. چەندین کۆمپانیای گەورە کەوتونەتە خۆیان بۆ گەڕان بە دوای ئەم کانزا بە نرخەدا. سەرباری ئەوەی ئەفغانستان یەکێکە لە هەژارترین دەوڵەتانی جیهان. بەڵام لە ساڵی 2010دا ئەمریکەکان وتیان یەدەگێکی زۆری کانزای لیسیۆمی هەیە. ئومێدی ئەوە دەکرێ لیسیۆم سوودێکی زۆر باش بە جیهان بگەێنێ. لا گرنگترینیان ڕزگارکردنی بەرگەهەوای زەویە لەو گازە ژەهراویانەی لە کارگەکانەوە دەردەچن و بوونەتە هۆی پیسکردنی ژینگە، کە کاری کردوتە سەرچینی ئۆزۆن و گۆڕانکاریەکانی کەشوهەوا. بە تەنیا ئەوەندە نا، لیسیۆم دەبێتە هۆی چارەسەرکردنی نەخۆشی وەک نەخۆشیە دەرونیەکان و دەماریەکان. سەرباری سوودە گرنگەکانی لیسیۆم لەوانەیە ببێتە هۆی چەندین کێشە. دەرێنانی لیسیۆم پێویستی بە ئاوێکی زۆرە. ئەمەش مانای ئەوەی دەبێتە هۆی کەمبوونەوەی ئاو لەو ناوچانەی کە ئاویان کەمە. بەڵام گەورەترین کێشە بەهۆیەوە کە دروست ببێ جەنگە. تەنیا ئەوەندە بەسە کە بڵێن نەوت چ جەنگ و ململانەیەکی لەسەر بەرپاکرا. ئەم کانزایەش ئەوەندەی لەسەر دەکرێ. ئایا بە بڕوای تۆ لیسیۆم دەبێتە مای خۆشگوزارانی بۆ ئەو دەوڵەتانە کە خاوەنی ئەم کانزایەن، یان دەبێتە ماڵوێرانی و هەژاری زیاتر بۆ گەلەکانیان؟ This is Play Media News Company.